بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی بەڕێز، لە بابەتی ئەم شەوماندا باسێکی ناو خێزان دەکەین. کاتێک کە ژن و مێردێک بە حەڵاڵی بە یەک دەگەن، یەکێک لە بەختەوەریەکانی خێزان کە خوای پەروەردگار بە لوتفی خۆی بیبەخشێ بوونی منداڵە. خوای گەورە لە قورئانی پیرۆزدا منداڵ بە دیاری و بەخشش ناو دەبا. دەفەرمێ یەهەبو لیمەن یەشاء ئیناثا وەیەهەبو لیمەن یەشاء الذکوور ئەو یوزەویجهم ذوکرانا وئیناثا وەیەجعەل من یەشاء عەقیما. خوای پەروەردگار بە هەندێک خێزان بە هەندێک ژن و مێرد دەبەخشێ تەنها کچ. ئەی ئەو کەسێک کە لە ماڵەوە تەنها کچت هەیە، نەچی خوا نەکردە دڵتەنگ بی، نەچی دڵتەنگ بی بەوەی کەوا بڵێ من کوڕم نییە. خوای پەروەردگاری یەکەم دیاریە کە بە ماڵی دەبەخشێ، دەفەرمێ هەندێک خێزان بە دیاری بەس کچی پێدەبەخشم. پێغەمبەران سەلامی خوان لەسەر بێ زۆربەیان باوکی کچان بوون. هەروەها خوای گەورە دەفەرمێ بە هەندێک خێزان تەنها کوڕ دەبەخشم. ئەو کەسەی کەوا کچن نییە تۆش دڵتەنگ مەبە، چونکە بوونی کوڕانیش بە تەنها هەر دیاری خوای پەروەردگارە. هەندێکیش لە پێغەمبەران بەس کوڕیان هەبووە. خوا دەفەرمێ هەندێک لە خێزانەکان هەردوو تەرەفیان پێدەبەخشم، هەم کچیان هەیە و هەم کوڕیان هەیە. کەواتە کە تەنها کچت هەبوو، تەنها هەر کوڕت هەبوو، هەردووچیانت هەبوو، هەر وەکو یەک تەماشایان کە. ئەوە حکمەتی خوا لەوەدایە و ئەمە بۆ تۆ باشە. هەندێکیشیان پەروەردگار دەفەرمێ هیچیانی پێ نابەخشم. ئەو بە ڕێزەی کە ئێستا گوێت لە دەنگمانە یان ڕەنگمان دەبیستی و ئامادەی ئەم وتارەی یان گوێبیستی، کاتێکەوە لە ماڵەکەتدا دەنگی گریانی منداڵک نەبیسترا و ئامێزت بۆ بەشکەن نەکردوێتەوە، تۆش دڵتەنگ مەبە. ئەو نەبەخشینەش هەر جۆرێکە لە بەخشینی خوای پەروەردگار. وەڵڵاهی ئەمەیان بۆ تۆ باشە کە منداڵن نەبێت، دڵنیا بە خوای پەروەردگار بە هەموو هەناسەیەک کە هەڵی دەکێشی و خەفەتێک دەخۆی خوا ئەجرێکت دەداتێ و لە قیامەتا قەرەبووی ئەوەت بۆ دەکاتەوە کە قەرەبووی قیامەت وەکو هی دونیا نییە. جا خۆشەویستانم، یەکێک لە لەززەتەکانی منداڵ هەر ئەوە نییە کە ببێ، ئەوەیە کە ساڵح بێ. پێشینانی ئێمە کە منداڵیان بۆ یا ڕەبی خۆیان خوا ئەولادێکی ساڵحت بداتێ، ئەم دوعایە جوانە. چونکە خەڵکانێکمان هەیە منداڵیان هەیە وەڵڵاه ڕۆژی 100 جار خۆزگە دەخوازێ ئەولادی وای هەر نەبوویایە، چونکە قەت ڕۆژە قسەیەکی پێ نەدەوترا ئەگەر لەسەر ئەو منداڵە ناساڵحانەی نەبێ. بوونی منداڵێکی ساڵح چاوگەشیە بۆ ئینسان. هەروەها کاتێکیش خۆشە کە منداڵەکانت دیندار بن، خواناز بن، خەڵک ڕەحمەت بۆ دایک و باوکیان بنێرێ. لە هەمووانیان خۆشتر ئەوەیە بەڕێزان کە بابەتی ئەم شەومانە ئەم منداڵانە لە ناو خۆیاندا تەبابن. خوشک و برایەک من ڕێز لە یەکتری بگرن، خێزانێکی پتەو بن، یەکتریان خۆش بوێ. بۆیە بابەتی ئەم جارەمان لە زنجیرەباسی جوانتردا بە ناونیشانی برایەتی و خوشکایەتی جوانتر. خوای پەروەردگار لە قورئانە نمونەی خوشک و برای دڵسۆز دێنێتەوە. باسی خێزانێکی سەرکەوتوو دەکات کە باسی موسا پێغەمبەرە سەلات و سەلامی خوای لەسەر بێ. کاتە فیرعەونی دەسەڵاتداری زۆرداری دیکتاتۆر بڕیاری دابوو دەبێ هەموو منداڵانی نێرینە لە وڵاتی میسرا بکوژرێن، چونکە ئەستێرە ناسان دایانگوت منداڵێک لە دایک دەبێت کە تەخت و بەختی فیرعەون و دەسەڵاتە دیکتاتۆریەکەی هەڵدەتەچێنێ. زاڵمان ئامادەن لە پێناوی مانەوەی کورسی خۆیاندا لە فیرعەونەوە حتا فیرعەونەکانی ئەم سەردەما، حتا کۆتایی زەمانیش دیکتاتۆرێک بەس لە پێناوی چەند ساڵێک ژیان و کورسێکی شەق و شەڕدا مناڵی سەر بێشکە سەر ببڕێ مانیعی نییە. فیرعەون ئەو دەستوورەی داهێنا بە هەزار منداڵ سەر دەبڕا، بە هەزاران، هەرچی کوڕ بوو یا دەبوو سەر ببڕدرێنەوەکو ئەو ڕزگارکەرە بێتە بەنی ئیسرائیلەوە. هەرچی منداڵی قیبتی بوو دەسەڵاتەکەی خۆی بوو دەیهێشتنەوە ئیستیخبارات و ئەمنەکانی، هەرچی بەنو ئیسرائیلە داماوە مەزلومەکە بوو هەمویانی سەر دەبڕی. کاتێک کە دایکی موسا حامیلەیە و منداڵەکە دێتە پێشەوە، خوایە گیان چی لێ بکەم؟ ڕێزە بۆ ئافرەتان و ئەو حەینا ئیلا ئومی موسا. خوا چۆن نیگای کردەوە پێغەمبەران، نیگای خۆی دەخاتە دڵی ئەم ئافرەتەوە. نیگای خۆمان خستە دڵی دایکی موساوە، خەمبار مەبە، مەحزون مەبە. کە منداڵی کۆرپەل لەدایک بوو، بیخە سندوقێکی بەقیر چندراو بۆ ئەوەی کە ئاو ناچێتە ناویەوە، بیخە ڕووباری نیلەوە و بەخوای بسپێرە.
خوا مژدەیدا دەشی گێڕینەوە بۆت و کۆتا جاریش دەیکەین بە پێغەمبەرێکی ئولو العەزمی خوای پەروەردگار بە ئەمری خوا جەنابتان ئەو چیرۆکەتان لە قورئانە لە سوورەتی ئەلقەسەسا خوێندۆتەوە بیستووە خستیە ڕووبارەکەەوە و لێرەدا دڵی دایکێک ئاگر دەگرێ خوا دەفەرمێ ئەگەر بێت و ئارامیمان نەخستایە ناو دڵیەوە هاواری دەکردێ و خەڵچینە ئەو منداڵە هیم نەکە خستمە نیلەوە بەڵام ئاراممان کردەوە دانی بە خۆی داگرت لێرەدا بابەتەکەی ئێمە لەسەر ئەمەیە وقالت لأخته قصيه خوشکێکی گەورەی هەبوو موسای مەلۆتکە بە خوشکەکەی وت ڕۆڵە گیان هەستە بڕۆ بە شوێن براکەتدا پێ بە پێ لەگەڵ یا بڕۆ بزانە ئەم سندوقە دەڕوا بۆ کوێ چاوی لێ خافڵ مەکە فبصرت به عن جنوب وهم لا يشعرون کەس هەستی پێ نەکرد خوشکەش لە تاوی براکەی ئارامی لێ بڕا خۆ ئەگەر بگیرایە ئەویژی ئەعدام دەکرا بەڵام سەیری دڵسۆزی خوشکە ئەم ژنە نە لە براکەی نە لە خوشکەزاکەی نە لە پورزاکەی لە ئەم دراوسێ لە کەسی ڕانەبینی بەڵام هەر خوشکەکەی خۆت فریاد دەکەوێت بڕۆ خوشکەکەم خوشکی موسا بڕۆ بە شوێنی ئەم مەلۆتکەیە بزانە چی لێ دێ وا بەنیهێنی و زیرەکانە بردیە پێش خۆی بردە پێشەوە کەس هەستی پێ نەکرد و کاتێک کەس چۆ ناو کۆشکی فێرعەونەوە خێزانی فێرعەون وتی مەیکوژە بەڵکو نووری چاومان بێ بەڵکو بەرەکەتی ماڵمان بێ بەڵکو بیکەین بە منداڵی خۆمان نەیانزانی ئەمە لە ئاخرا دەسەڵاتەکەی فێرعەون دەبەین دەبا هەرەو فێرعەونەی کەوا دەیویست بیکوژێ هەر بە ماڵی خۆی پەروەردگار بەخێوی کرد کاتێک وحەڕەمنا عەلەیه المەڕاضع من قبل ئەم مەلۆتکەیە فێرعەون ڕازی بوو بە قسەی ژنەکەی هەرچی من ئافرەتیان دێنا شیری بداتێت دەمی بۆ هیچ مەمکێک نەدەبێت ئەو هەموو ئافرەتەکەەوە لە قیبتیەکانە مناڵی ساوایان هەبوو دایان هێنا دەم دەیخستە دەمیەوە یەکسە دەمی یەکرد بەولاوە سبحان الله ئەوە قودرەتی دەسەڵاتداری ئەڵڵایە ئەو مناڵەی حرام کرد لە شیری هەموو ئافرەتان مەلۆتکەیەکژی لەژێر دەسەڵاتی پەروەردگارە ئەو مەمکەی نەمرد خوشکەکەی بە جوانی چۆ پێشەوتی هەل ئەدلکم على أهل بيت يكفلونه لكم وهم له ناصحون پێتان بڵێم ماڵێک کەوا دایکێکی شیر دەری تێدا بێ و بۆ ئەم منداڵە زۆر دڵسۆز بن زۆر بۆی ئەمین بن زۆر بە پەرۆشی بن لێرەدا فێرعەون زۆر وریا و چوست و چالاک بوو بۆنی قسەیەکی کرد وتی جاوە چه ئافرەتێکە ئەمەندە دڵسۆزی ئەم منداڵە بێ یەکسەر گومانی بۆ ئەوە چوو تۆ دایکی خۆی نەبێ بەڵام ئەم کچەش لەو ژیرتر بوو وتی قوربان مەبەستم ئەوەیە وەهم لەه ناسیحون بۆ پاشا و دەسەڵاتدار دڵسۆز بن کە دەبینم جەنابتان ئەوەندە خەمخۆرن ئەو ئافرەتەش یەکێکە لەو کەسانەی کە وەلای بۆ ئەم حکومەت و دەسەڵات و حیزبە زۆرە زۆر مەبەستێتی دڵی جەنابت ڕابگرێ من مەبەستم ئەوەیە مەبەستم منداڵەکە نییە یەکسە قسەکەی خۆی ڕاست کردەوە جاری وایە قسەیەک دەدەمە دەرەچێت لە مەجلیسەکە ئەبێ زۆر وریاوی چۆن سارێک لە جادە لەدا زۆر بە وریایی بهێنێەوە سەرخەت نەهێڵی تووشی کارەسات بێ قسەیەک تووشی کارەساتێکت دەکا لەوێدا موسڵمان دەبێت ژیر و تێگەیشتو بێ ئەم کچە بە ژیری قسەکەی ڕاستکردەوە وستی مەبەستم ناسیحون ئێوەیە نەک منداڵەکە ئافرەتەکەیان هێنا دایکی موسا و زۆر بە جوانی شیرەکەی گرت و خواردی لێرەدا فێرعەون دیسان کەوتە گومانە وتی سەیرە منداڵێک شیری ئەو هەموو ئافرەتە ڕەت بکاتەوە هی تۆ نەبێ وتی قوربان ئەی پاشا و دەسەڵاتدار و گەورەمان من ئافرەتێکم هەم بۆنی سینەم خۆشە هەم شیرم چەور و بەلەزەتە بەخوا هیچ مناڵێک نەبووە شیری بدەمێ و دەمی لێ بکاتەوە حەز دەکەیت چەندین منداڵم بۆ بێن و تاقیم بکەوە ئەگەر هەر هەمویان شیری منیان نەگرت هەڵبەتە منیش ڕاز ناکەم ئەم ئافرەتەش ژیر بوو وتی تاقیم بکەوە حەز دەکەیت چەند مەلۆتکەی تر بێنن ئەگەر شیرمدا بە هەمویان و وەریان نەگرت هەڵبەتا کەواتە منیش گومانێکم لەسەرە لەوێدا گومانەکانی فێرعەون سەریان نەگرت و موسا بە دایکی شاد بووە لێرەدا مەبەستمان لە چییە؟ خۆشەویستان مەبەستمان لە بەسۆزی خوشکێکە ئەم خوشکە لە تاوی براکەی خۆی خستە ئاگرەوە بۆ ئەوەی شوێن پێی براکەی هەڵگرێ و دواتریش هەر بەهۆی ژیری ئەم خوشکەوە ئەم برایە ڕزگاری بوو گەیشتەوە باوەشی دایکی و وعد و بەڵێنی پەروەردگار هاتە جێ ئەی برای خەمخۆر برای خەمخۆریش کاتێ موسا دەبێتە پێغەمبەر دەگەڕێتەوە خوا دەفەرمێت تۆم کرد بە پێغەمبەر بڕۆ بۆ لای فێرعەون و ئامۆژگاری بکە کە ئەو خوا نییە ئەویش بەندەی خوایە و ئەم دەسەڵاتەی با لەستەما بەکار نەهێنێ موسا فەرمووی و ئەخی هاڕون و هو ئەفسەح منی لیسانان یا ڕەبی خوای پەروەردگار داوا لێ دەکەم هاڕوونی براشم بکەی بە پشت و پەنام و بیکەی بە پێغەمبەر لەگەڵمدا چونکە ئەو زمانی پاراوترە لێرەدا ئەفسەح و لیسانن لەسەری بوەستین زمانی پاراو
ئەگەر هەموو شتێک بێ دەبوو هاڕون یەکەم جار پێغەمبەر بوویایە ئەی بۆ خوا یەکەم جار هاڕونی نەکرد بە پێغەمبەر موسای کرد موسا زمانی تۆزە فز بوو وشەکانی باش بۆ دەرنەدەبڕدران ئەم ئاەتە قورئانیە پێمان دەڵێ خوای گەورە سەیری زمانی ڕەوان ناکە سەیری ناو دڵەکان دەکا دڵی موسا بەهێزتر و گەورەترە لە هاڕونی برای بۆیە خوا ئەویان هەڵدەبژێرە هەرچەند موسا زمانی فەسیحترە کەواتە ئەم دینی خوایە بە دوو کەس سەر دەکەوێت یەکەم کەسانێکی دڵسۆز و ئیخلاسدار بۆ خوای پەروەردگار یعنی کەسانێکمان هەیە ناتوان دینی خوا بە زمان بگەێنن بەڵام دڵیان پڕە لە خێر و بەرەکەت ئەمانە بناغەکە دادەنێن بەڵام کەسانێکیش کە بەقەدەر ئەوان دڵیان ئاوەدان نییە بە نووری خوا بە ئیمانەکە بەڵام زمانیان فەسیحە با ئەمان بیگەێنن ئیشێکت هەیە خۆت ناتوانانی باش داوای قەزیەکەی خۆت بکەیت لە ڕێی زمان فەسیحێکەوە داوای بکە با قەزیەکەت جوان بگەێنێ فارسیله معي يصدقني خوای پەروەردگار هاڕونی براشم کە بە پێغەمبەر بۆ ئەوەی کەوا بەڕاستم دابنێ چونکە بەڕێزان ئەگە براکەی خۆت بەڕاستت دانەنێ ئیتر خەڵک چۆن بڕوات پێ دەکا ئەنی ئێستا تۆ شتێک بڵێ براکەی خۆت بڵێ درۆ دەکا ئیتر خەڵک چیت پێ بڵێ وتی خوایە با یەکەم کەس شاهیدەکەم لەلایەن براکەی خۆمەوە بێ بۆ محەممەدی مستەفا صلی الله عليه وسلم سەرکەوتنی گەورەی بەدەستهێنا یەکەم کەس ژنەکەی خۆی وتی ڕاست دەکەی ئەی بۆ نوح و هود سەرکەوتنیان زۆر بەدەست نەهێنا هەرچەند درێخیان نەکرد لە گەیاندنی پەیامی خوادا لەبەرەوەی لە ماڵی خۆیان ژنەکەی خوان و ئەولادەکەی خۆیان بڕوایان پێ نەکردن بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یەکەم کەس خێزانەکەی خۆی بڕوای پێ دەکا ئەوە زۆر گرنگە و کەسانی ئیسلام دەگەێنن ئەوانی لە ماڵەکانی خۆیاندان یەکەم کەس بڕوایان پێ بکەن و پشتگیریان بن ئینی ئەخاف ئەن یوکەذیبون خوای گەورە دەترسم بە درۆم بزانن زۆر کەس تووشی هەڵە دەبێت لەسەر ئەم ئاەتە بەڕێزان زۆر تەفسیری کوردیم خوێندوتەوە ئەڵێن موسا فەرمووی خوا دەترسم بە درۆم بخەنەوە ئەم تەفسیرە هەڵەیە یعنی ئەگە بە درۆم بخەنەوە واتە درۆم کردووە درۆیەکەم ئاشکرا دەبێت نەخێر دەترسم بە درۆم بزانن خۆ مشتەکەم ڕاستە بەڵام ئەترسم بە درۆم بزانن نەک ئەوەی بە درۆم بخەنەوە ئەگە هەر تەفسیرێکت خوێندە و نووسا بوو دەترسم بە درۆم بخەنەوە تەفسیرە هەڵەیە لە کوردیدا لە زمانی کوردیدا نابێ وابێ چونکە بە درۆم بخەنەوە لە ئەنجامی درۆکردندایە درۆکەم ئاشکرا بێ یوکەذیبون نەخێر مەبەستم ئەوەیە من ڕاستگۆم بەڵام دەترسم بە درۆم تێبگەن ئەم ڕاستیە بە هەڵا تێبگەن و بە درۆ وەری بگرن خوا فەرمووی سەنەشد عەضودەکە بئەخیکە ئەی موسا بوا باسکی تۆ بازوو پشتی تۆ بەهێز دەکەین بە براکەت ئەم دەستە بێهێزە ئەگەر ئەم قووەتی ئەم دەستەشی لەگەڵانە بێ ئەم برایە بێهێزە ئەگەر قووەتی ئەم برایی لەگەڵ نەبێ ونجعل لكما سلطانا فلا يصلون إليكما بهردوكتان وبهستان دكين فرعون بوهم دا صلاتي وناتوانا بلوروتان بيتوا كواتا كرديش دالي اگا برا لپش برا بي مگر خزان لا اخوابي اما نصيكي قرآنية هردوكتان بازكتان بهز دكين بربا في هارونيش لقلتا پیغمبر بي بهردوكتان بازوتان پشتان بهز دكين فرعون دا صلاته بهز دكين ناتوانا بلوروتان بيتوا ئەمانە نمونەی خوشک و برای تەبان کە قورئان سەرنجامەکەی بەسەرکەوتن کۆتایی پێدێنێ لێرەدا پرسیارێک دەکرێت خۆشەویستم لەوانەیە جەنابەت بپرسی باشە بۆچی خوشک و براکان بەینیان تێک دەچێت ئەم خوشک و برایە لە یەک لە دایک باوکو با دایکن کەچی بەینیان خۆش نییە خێزانێکی هەڵوەشاون یەکەمیان ناخی پیس و دڵی بۆگەن و ڕەفتاری حەسوود ئاسای هەندێک کەسە لە خێزانێکە دوو بران یەکیان حەسوودە یەکیان بەخیلە یەکیان ناخی بۆگەنە دوو خوشکن یەکیان ئاوایە پەنا بەخوا ئەمە تەبایی خێزان هەڵدەوەشێنێ ئادەم پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ باوکی هەمومان هەموو مرۆڤایەتی لە ئادەم و حەوایە لە ئادەم و حەوا دوو ئەولاد لەدایک بوون دوو برا قوربانیان کرد بەوەی شتێکیانە یەکیان زرعاتیە بۆ یەکیان حەیوان یەکیان ڕەزیل و چروک بوو کامەی پیس بوو ئەوەی دەکرد بە قوربانی یەکیان کا ماژەڵی جوانە ئەوەی دەکرد بە قوربانی خوای گەورە هی ئەویانی قبوڵ کرد و هی ئەویانی قبوڵ نەکرد ئەها سەیری کە ناخی ئەمیان بۆگەن بوو ناخی قابیل بۆگەن بوو جا بۆیە قورئان سەیری کەن قورئان دەفەرمێ واتلو عەلەیهیم نەبە ئەبنەی ئادەمە ئێمە بەستەکەمان جوانتر تێبگەین لەم دینە جوانتر لەم ئیسلامە تێبگەین بۆ ناویان ناهێنێ ها بەڕێزان بۆ ناویان ناهێنێ بۆ ناڵێ دەفەرمێ دوو کوڕەکەی ئادەم نافەرمێ قابیل و هابیل بۆ وا ناڵێ لە هەر شوێنێکی قورئانە ناوەکان نەهێنران یعنی ئەی ئینسان بزانە حتا قیامەت ئەمە دووبارە دەبێتەوە حتا ڕۆژی قیامەت دەبێت لە ماوانێکە دوو برا هەبن یەکیان ناخی بۆگەن و پیس و حەسووداوی بە بەرامبەر بە براکەی جاری وایە دوو بران دوو خوشکن یەکیان زیرەکترە دەرەجەی بەرزترە لە کولەیەکی گەوت بەرزتر وەردەگیرێ کاکە پیاوترە مەرترە ناسراوترە بەڕێزترە
سامانی زۆرترە لە ڕوخسارە جوانترە لە زمانە شیرینترە سوبحان الله خوشکەکەی ڕقی لێیەتی براکەی خۆی ڕقی لێیەتی چونکە ئەم بەهرەی بەوی نییە ئالێرەدا ئەوە نمونونەکانی کوڕی ئادەمە دووبارە دەبێتەوە بۆیە ئەگەر لە خوشکەکەت لە براکەت سەرکەوتوتر بووی لە ژیاندا خۆتی بەسەرا هەڵمەکێشە لەبەر چاوی ئەو عەرزی مەکە بڵێ وەڵڵاهی خوشکەکەم براکەم ئەمەی منیش هی تۆیە ڕۆژێ ئینشاڵڵا تۆ زیاتر دەبن جەمبرا من چێم هەیە تۆ نەبێ با حەسوودیەکەی بڕوە چاکەی لەگەڵا بکە هەندێکی پێ ببەخشە نەسیحەتی خێری بکە لێ نزیک بەوە لەبەر چاوی ئەوت هەموو سامانەکەت هەموو دەرەجەکەت هەموو خۆشیەکانت باز مەکە با براکەی خۆت حەسوودیت پێ نەبا با حەسوودیەکەی ئاگر نەگرێ لە سینەیە و وەکو کوڕەکەی ئادەم پێدا بتەقێتەوە سوبحان الله ئەم کوڕە حەسوودە کە بینی خوا سەدەقەی ئەوی قبول کردووە لای خوا ڕێزی زیاترە لای خەڵک ڕێزی زیاترە وتی لە ئەقتولەنەک سوێن بە ئەڵڵا دەتکوژم یعنی ڕق حەسوودی دەتکاتە ئاستی کوشتنەوە وتی نەکە ڕقم لێ دەبێ نەکە دەنگل لەگەڵدا دەبڕم نەکەرات چۆن ناکەم لە ئەقتولەنەک سوێن بە ئەڵڵا دەبێ خوێنت بڕێژم ئەگە براکەت نامەرد بوو پەنا بەخوا پەلاماری دای هاتە سەرت هەڵوێستی تۆ چی بێ باشە کوڕە باشەکە کوڕە پاکەکە کوڕە دەروون جوانەکە وتي والله لئن بسطت إلي يدك لتقتلني ما أنا بباسط يدي إليك لأقتلك إني أخاف الله رب العالمين أقد دستم بودريشكي بيت السر مالم خوانم بريجي بخواتر سنوغ نيم بخوا بيغيرد نيم وكو تو تشكم هيا وكو تو دتوانم دست كما ولا تو أزاترم بلا من لخوادة ترسم برام تو برامي من الله ترسم من رجل اسمه بربارقاي خوا گەورەترین گوناه کە ئینسان لە ئەستۆیدا بێ خوێن ڕشتنی ئینسانێکە من نامەوە کە چوومەوە دیوانی خوا خوێنی هیچ ئینسانێک بەدەستی من ڕژا بێ ئەینا بەخوا لێن ناترسم بەڵام وەرە بم کوژە من تۆ ناکوژم سوبحان الله ئەو کوشتی ئەو دەستی لەو نەکردەوە هەتا بەدبەخت بوو هەتا ڕۆژی قیامەت یەک کەس بە مەزلومی بکوژرێ ئەو برا چاکە لە خێرەکەیدا بەشدارە هەر زاڵمێکیش کەسێ بکوژرێ یەکەم قاتڵ لە تاوانەکەی هەتا قیامەت هەڵی دەگرێ جا بزانە بە ملیۆن خەڵک دەکوژرێ لە هەر هەموویدا بەشدارە بە ملیار خەڵک ئەم بکوژەتیا تاوانبارە کەواتە خاڵی یەکەم بوونی حەسوودیە بوونی دڵی بۆگەنە لە دڵی یەکێک لە براو خوشکەکاندا کە هەرچەند تۆ هیچ عیبن نییە بەرامبەری بەڵام حەسوودیت پێ دەبا بۆ خۆی ناخێشی هێندە بۆگەنی هەیە حەز ناکات تۆ هیچ بی واللهی ئێستا لەم زروفانەدا بەخوا برا هەیە براکەی هەرچی عیبێ لەگەڵ یانیەتی بەس کە دەزانێت لە ناو خەڵکە پیاوترە مەرترە چاکترە باشترە یەکسەر ڕقی لێیەتی بە خۆی ماڵ و منداڵەوە دژمنایەتی دەکات ئەوە هۆکارێکە ئەمە هۆکارەکە دەرونیە دووەمیان هۆکارەکە بەڕێزان دایک و باوکەکانن ئێمە با جوانتر لە میسلامە تێبگەین دایک و باوک لە هەموو کەس دڵسۆزترە بۆ ئەولادی بەڵام جاری وایە هەڵە دەکا هەڵەکە لە کوێدایە هەڵەکە لەوەدایە لە بواری معنەوی و مادی فەرقی ئەولادەکانی دەکات لە معنەویدا چۆن ئەمیان ماچ دەکا ئەویان ماچ ناکە سۆز دەدا بەویان بەرچاوی ڕێزەوە سەیری ئەویان دەکات لای خەڵک دڵە بەخوا فڵان کوڕم کوڕی چاکە کوڕم هەبێ هەر ئەوە لەبەر چاوی براکانی یەکسەر ناخی ئەمیانی تر گڕدەگرێ ئینسان وایە هەمومان پێمان خۆشە خۆت لە پێش هەموو کەسەوە بی ئللا ئەولادەکەی خۆن نەبێ پێت خۆشە ئەولادەکەت لە پێشتەوە بێ ئەینا هەموو کەسێک پێی خۆشە لە براکەی خۆی باڵاتر بێ کاتێک کە باوکێک خوا و باوکە من هەر ئەولادی ئەوم بۆ ئەوە مەدحی براکەم دەکا خوشکێک لە باشە بۆ ئەوە دەڵێ کچم هەبێ بەس فڵان کەسە لەبەر چاوی کچەکانی تریە یەکسەر ئەمە تۆ لە بواری معنەویەوە گڕتدایە نێوانیان ئاگرت خستە نێوانیانەوە یان لە بواری مادیدا بەو کوڕیان دەڵێ وەڵا ئەو عەرزە ڕوکنەم زۆر شتی چاکە تیجارە کوڕم با بۆ تۆ بێ ئەو عەرزەشم بەخوا نافرۆشە لەوەچی هەر لێ بمێنێتەوە کوڕم با بۆ تۆ بێ ئەم کوڕە سەیری دەکا باشە ئێمە هەردووکمان ئەولادی ئەم باوکەین باشە بۆ ئەویان بۆ ئەو بێ و باشە بۆ ئەمەیان بۆ من بێ ها ئێمە چه هەڵەیەکی گەورە دەکەین باوک و دایکی ژیر حتا لە ژیان ئامابی هیچ شتێک مەدە ئەولادەکانت با گەورەی هەر بۆ خۆت بمێنێتەوە یەک وەسیەتێک بنووسە بڵێ ڕۆڵەکانم ئێوە هەمووتان کوڕ و کچی من وەکو خوا بە یەکسانی پێبەخشیەوەم والله لای من فەرقتان نییە ئەگەر من مردم تو خوا لەسەر ماڵی دنیا بینی خۆتان تێک مەدەن شەریعەتی خوا چی فەرمووە بەو شێوەیەدا بەشیکەن لە بینی خۆتاندا ئەتر بزانە هیچ مشکلە ڕوو دەدا دەی خوای ئەحکەم الحاکمین حەقی هەمووانی ڕێک و پێکداناوە تۆ بۆ خۆت دەقەیەوە چەرمەسەریەوە بۆ دوژمنایەتی لەسەر پارچەی عەرز دەخەیە نێوانی براکانەوە سەیری قورئانی پیرۆزکەن خۆشەویستان إذ قالوا ليوسف وأخوه أحب إلى أبينا منا ونحن عصبة إن أبانا لفي ضلال مبين كاتك كواي يعقوب شن كري هبو بەڵێ لە یەکیانە حەوتی هەبوو لە دوو ژنی تریانە چواری هەبوو
لە کۆتا خێزانیدا کە بەسە منداڵەوە چوو دوانی هەبوو بنیامین و یوسف ئەمانی تر هەموو گەورە بوون ئیش و کاریان دەکرد تێدەکۆشان کاسپیان دەکرد بەڵام یعقوب پێغەمبەری خوایە هەڵەی نەکرد بوو ئەم دوو منداڵە چونکە داچیان نەمابوو زیاتر ئامێزی بۆ دەگرتنەوە هەم منداڵ بوون هەم بێدایک بوون هەم غەریب بوون لەبەرەوە زیاتر ئولفەتیەدانێ سەیری کە جاری وان مەسەلەکە بەس معنەویە خۆ یعقوب هیچی نەدابوو بە منداڵە ساوایانە بەس ئەوەیە لە ئامێزی دەگرتن ماچی دەکردن لە باوەشی دەگرتن دایمە لە ئامێزیا بوون ئەو برا گەورانە هەموو ژن و ماڵیان هەبوو حەسوودیان پێبردن وتیان باش ئێمە کاسپی دەکەین ئێمە لە پشتی باوکمانەوەین ئێمە مەڕووماڵات بەخێو دەکەین کەچی ئەو دوو مەلۆت کە سەیری کە باوکمان چی لێ دەکا ئەحەبوو ئەنێوت ئێمەی خۆش ناوێ ئێمەی خۆش دەوێت دڵنیا بوون بەڵام ئەوانی خۆشتر دەوێت ئەوانی مادام خۆشتر دەوێت دەی بەڕێزان ئالێرەدا دەبێ وریابین ئەگە مناڵێکت هەیە تقریبا چۆتە مەکتەب لە ڕۆزەیە مناڵی چکە دوایی دەبێت ناچاری ئەو مەلۆتکەیە زیاتر ڕووی دەدەیێت چونکە زانیان وتویانە کام مناڵت خۆشەویسترە الصغير حتى يكبر منداڵی ساوا حتا گەورە دەبێت لە هەموو منداڵەکان خۆشەویسترە مەلۆتکەی ساوا خۆشەویسترە لەوەی تر دەبێت منداڵە الغایب حتى يعود کوڕێکت کچێکت دوورە لە وڵاتێکی دوورە خۆشەویستە هەتا دێتەوە چونکە دوورترە خۆشەویسترە المريض حتى يشفي منداڵێکت نەخۆشە چونکە نەخۆشە لە هەمووانت خۆشتر دەوێت زیاتر بە زەیت پێدا دێتەوە زیاتر سۆست بۆی دەجوڵێ ئەبێ تێی بگەێنی بڵێ مەلو کوڕە جوانەکەم کچە جوانەکەم ئەم منداڵەکە زیاتر لە باوەشی دەگەین ئەو لە بەرەوەی بەبەیە ئەوە نێت تۆمان خۆش نەوێ ئەبێ بە جوانی تێی بگەێنی حتا ئەوانش بەخیری بە یەکتر دەبن ئاگری ڕق دەکەوێتە بینیانەوە بڵێ بۆیە ئەم منداڵم خۆش دەوێت کاکەەوە نەخۆشە بۆیە ئەوەندە تەلەفۆن بۆ فڵان کەس دەکەم چونکە ئەو دوورە لێمان ئەبێ هەواڵی بپرسین ئەینا تۆ بۆیە لێم نزیکی هەموو ڕۆژە قسە لەگەڵ ناکەم بۆیە ئەویان منداڵە ئەمانە تێدەپەڕن کە غایبەکە هاتەوە هەر وەک تۆ خۆشم دەوێت ئەگەر نەخۆشەکە چاک بۆ هەر وەک تۆ خۆشم دەوێت ئەگە منداڵەکە گەورە بوو هەر وەک تۆ خۆشم دەوێت ئەم خۆشەویستیانە شتی کاتین بەڵام ئەولادەکانی یعقوب لەم ڕاستیە تێ نەدەگەیشتن نان دەزانی ئەم خۆشەویستیە کاتی و دواتر هەمویان وەکو یەک خۆش دەوێت پێغەمبەرێکی خوا بەستەهوو ناچێت وتیان ئینە ئەبانە لەفی ضەلال مبین باوکمان سەری لێشێواوە ئێمەی خاوەن تاقەت و توانە والله دەبێ ئەبێ یوسف بکوژین پیلانەکە داڕێژرا خستیانە بیرەوە و چیرۆکەکەی ببینن لە ئاخریدا ئەم ماڵت چیان لە بەسەر هات هەر هەموو لە ئەنجامی ئەوەدا کە باوک تۆزێ ڕوویدایە زیاتر بۆ ئەولادەکان ئەوانی تر نانتوانی بەژیری تێبگەن و تەحەمولی ئەم بابەتە بکەن پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم باسی سڵاوەت بۆ بەرەکەتی مەدیسەکەمان بنێرین بۆ ڕوحی پاکی پێغەمبەر صلی الله عليه وسلم اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم پیاوێکی بەڕێز یۆک و جەنابتان دێتە خزمەتی و دەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ماڵەکەی ئێمەدا گرفتێکمان هەیە خۆشەویست دەفەرمێت چییە دەڵێ خۆشەویستی خوا من پارچەیە عەرزم داناوە باخێکی بچکۆلەم هەیە بەخشیومە بە یەکێک لە منداڵەکانم گەلێ ئەولادێکی ساڵح و خۆشەویست و ڕوخسار جوانە خێزانم نایەڵێ دەڵێ حتا پرس بە پێغەمبەری خوانەکەی صلی الله عليه وسلم مەیکە ئەم کارە مەکە ئەم ئافرەتە زۆر ژیر بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی کام باخە وتی ئەو باخێ فڵان شوێنم داوتە بە کام ئەولادت داومە بە نوعمان کابرا منداڵەکە ناوی نوعمان بوو نوعمانی کوڕی بەشی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەولادی ترت هەیە وتی بەڵێ ئەرەڵا قوربان کوڕی ترمە یەکچی ترم هەیە فەرمووی بۆ هەر یەکێکیش لەوان باخێکی ئاوا ڕەزێکت داناوە وتی قوربان نا وەڵڵا بەس هەر حەزم لێ بە ئەمانی ببەخشم دەمەوێت جەنابی شداگەدار بێ فەرمووی ئینی لا ئەشهەدو عەلا جەورین بە قوربان من مەکە بە شاهیدی ناحەق ناوی من مەخە ناوە لیستەوە وازی لێبێنێ یان بە هەمووانیان یەک وەکو یەک ببەخشە یان ئەم ستەما مەکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەیزانی ئاخری ئەم منداڵە تووشی چەرمەسەری دەبێت نەیبێ باشترە واللهی بەڕێزان زۆربەی جار دایک و باوکن وا دەکەن ئەم ئەولادانە لە یەک دەبن بە دوژمن کام شتی چاکە دەیداتە ئەویان مەحروم دەکات جا ئەمە هەل لە ناو ماڵانە خۆشەویستانم جوانتر لە بابەتەکە تێبگەین جاری وایە کابرا کوڕی هەیە ژنی هێناوە کوڕەکەی چەند منداڵی هەیە ئەو کچانی شووی کردووە سێ چوار مناڵی هەیە ئەو کوڕیان تریانی دوو مناڵی هەیە ئەمانەش هەستیان هەیە کە دەچنەوە بۆ لای دایک و باوکیان و بۆ ماڵی بابە گەورە و دایە گەورەیان سەیرێکم مناڵی ئەو لە باوەش دەگرێ و شتیان ئەداتێ و پیانەوە ماژەکە و پارەیان دەداتێ مناڵی کچەکەی دێ لەوە دەستێکیان پێوە دەنێ ئەڵە مناڵی زاوم بۆ چییە ئێوە کچە هەدڵی ئاگر دەگرێ ویش ئەولادی ئەو ماڵەیە کوڕەکەی تریان هاتوۆتەوانە هیچ ڕوێک ناداتە خێزانەکەی هیچ ڕوێک ناداتە منداڵەکان هی ئەو چۆن لە باوەش دەگرێ چۆن بە قوربانیان دەبێت چۆن هەواڵیان دەپرسێ ئەوانە کەماڵی خۆیان جیاوازە هەموو تەمەنیان گەورەیە هەمویان باوکن ئەوانە ڕقیان لە یەکتر دەبێت
لەسەر ئەوەی باوکە گەورە و دایە گەورە فەرقی منداڵەکانیان کردووە ئەبێ زۆر وریابین ئەم قورئانە هەموو شتێکی تیا باس کردووە تۆ هەموویان ئەولادی تۆن لە ناخەوەیەکیان زیاتر خۆش دەوێن هەوڵ دەی بەسەر خۆت ئازاڵبی لە ڕەفتارە پێتەوە دیار نەبێت چونکە گونەهباری لای خوا دەبی دنیاشت دەڕوا منداڵەکانیشت دەڕۆن قیامەتیشت دەڕوا پێغەمبەری خوا فەرمووی ئەمە ستەمە من نەکەن بە شاهید لەسەر ستەم سێم بۆ هۆکارێک براو خوشک ڕقیان لە یەک دەبێت براو خوشکێک زیاتر چاوەڕێوانیان لە یەکتر هەیە برایەک دایمە چاوەڕێی زۆری لە براکەی هەیە خوشکێک ئەوەندە چاوی لە براکەیەوەیە کە ئەم برایە وەکو پێویست نەبوو لەگەڵیا یەکسەر دڵی سار دەبێتەوە ئەم ئەوەندەی تەوەقوع لەو هەیە کە چاک بێ لەگەڵیا سێ دەکەی واژ نییە یەکسەر ساردی دروست دەبێت لەبەر ئەوە ڕێژەیەک وە ناوەند وەرگرە عزر بۆ براکەت بێنەوە لێی نەپرسیوی سەردانی نەکردووی بڵێ وەڵی ئەویش خاوەن ماڵ و منداڵە ئەویش خاوەن کەسابەتە وەڵی هەر بە خۆی ڕادەگا ئێتر من فەقیرە چی داوا لێ بکەم خوا دەگا خۆی سەلامەت دەبێت با من خۆم هەوڵدەم خوشکێک نابێ ئەوەندە چاوی لە براکەیەوە بێ وا بزانێت براکەی هەموو شتێکی لێبێ بۆ بکە ئەم زیاتر چاو لێبوونە وەختێک دەکات ساردی دەخاتە نێوانی خوشک و برایەتیەوە چونکە زیاد لە حەد تەوەقوع لێ هەبووە ئەویش نەیتوانیوە نەخێ لە دڵی خۆ تا چارەسەری بکە عوزری بۆ بێنەوە بڵێ بەخوا هەر بە خۆی ڕادەگا وەڵڵاهی ئەویش مەشغوڵە ئەوە تا بزانم من چیم بۆ دەکرێت بۆ من هیچم بۆ ناکرێت دێ ئەویش هەر وایە بەرامبەر بە من یەکسەر ئاگری حەسوودیەکە دادەمرکێتەوە خوشک و برایەتیەکە چارەسەر دەبێتەوە چوارەم خۆزاڵکردنی یەکێ لە براکان لە ناو ماڵدا جاری وایە بەڕێزان کەسێکەیە 5 کوڕ و 3 کچی هەیە یەکیان کاسبی دەکات لە مەکتەب بووە دەرنەچ وازی لە خوێندن هێناوە دەستی کردو بە کاسبیکردن ئەوانی تر تەلەبەی کولیان تەلەبەی سەرەتایین یەکسەر ئەم لە ماڵەوە دەڵێ دەبێت قاسە کلیلەکەی بە من بێت چونکە من کاسبی یەکەم نابێ بێ پرسی من یەک خوشکم شوو بکە نابێ کەس ژن بێنێ نابێ کەس وا بکە نابێ میوان بێ خۆی تووڕە دەکا ئەمانە کە گەورە دەبن ڕقیان لەو برایانە چونکە بە منداڵی ژیانی لێتاڵ کردوون ئەمە چونکە کاسبی کردووە خۆی زاڵ کردو بەسەر ماڵەکەیە خۆی کردو بە هەموو شتێکی ئەو ماڵە خۆشەویستی ناهێڵە لە بینی ئەو ماڵەدا نەخێر بە پێچەوانەوە ئەی ئەو بەڕێزەیکەوە تۆ کاسبی دەکەی و براکانت تەلەبەن و دەیخۆن خوشکەکانت دەمیان گرتوێتە وەک چۆلەکە و فەقیران نە تەعین بوون نە ئیش و کارێکەیە نە شتێکە ئەی چی بکەن تۆش ڕۆژ تا ئێوارە ڕاستەماندووی بیر بکەوە لە پاداشتی خوا بڵێ خوای حەمد و سەنا بۆ تۆ کە من دەبەخشم و خوشک و براکانم ئینشاءڵڵا ڕۆژێ پێدەگەنەوە شاوکارم دەکەنەوە خۆت زاڵ مەکە مەڵە دەبێت ئەو ماڵە هەموو شتێکی پەنجە نەکرێ بە ئاوا بە بێپرسی من چکە دوای خۆشەویستی نامێنێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتی خۆی کابرایە هاتە لای وتی ئەی پێغەمبەری خوا من کاکە فەوتام لەو ماڵەدا هەر من کاسبی دەکەم و ئەمانەی خواریەکیان قورئان دەخوێنێ یەکیان دێتە خزمەت جەنابەت بۆ تەراویح و بۆ مزگەوت یەکێکی تریان منداڵی ساوایە کاکە من لە ماڵەکەی پێغەمبەری خوا ئەگەر هیچیان نەدەمێ گوناهبار دەبم هەر نەهێڵم 1 دینار لەو پارەیە بخۆن کە من پەیدای دەکەم پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی سەیرێکی کرد و فەرمووی لعلک ترزق بهم براکەم هەڵە حاڵی مەبە وەڵڵاهی لەوانەیە خوا بە بەرەکەتی ئەو داماوانە ئەو تەلەبەیە ئەو منداڵە ساوایە ئەو خوشکە بێتاوانە کە دەمی گرتوێتەوە وەکو چۆلەکەیەک بیخەیتە دەمیەوە بەخوا منەتیان بەسەرا مەکە ڕەنگە خوا کە ڕزقی تۆی داوە بەهۆی ئەوانەوە بێ کە خوا دەچی بۆ کرێکاریەکە و لە سەربانێک ناکەوێ خوارەوە کە سارەیەک لێن نادا کە تووشی نەخۆشی سیر و سەرەتان نابی کە جەستت ساغا کە خەول لێ نەزراوە کە دڵت تووشی دەرونی نەبووە تدڵت تەنگ نییە ئەمە هەمووی بەرەکەتی ئەو کەسانەیە کە تۆ خزمەتیان دەکەی مەڵە پیانەوە فەوتام ڕەم بێخوا بەهۆی ئەوانەوە بەرەکەتی خسپێتە ڕزق و ڕۆزی و جەستەی تۆوە دەبێ ئەمەش ئاوا چارەسەر بکرێ براکەی خۆت پشتی تێمەکە ها چۆن موسا و هاڕون پشتی یەکیان گرت پشتی فرعونیان شکان چیرۆکێک عەرزی جەنابتان دەکەم ئەڵێ دێک بیرێکیان هەبوو گوندێک بیرێکیان هەبوو ئاویان لێ هەڵدێنجا بە دۆڵچە هەمومان بینیومانە ئاوەکەی ئەو دێیە کانیەک نەبوو ئەو بیرە بوو ماوەیەک خەڵک کە دەچوو بیرەکە دۆڵکەکەی دەخستە ناو ئینەوە گوریسێکە بۆ حەبلێک وەختێکیان دەزانی کە هەڵیان دەکێشایەوە سەگەم بەس حەبلەکە هاتووەتە دەرێت دۆڵچەکە لێ بۆتەوە خەڵک ئێستاش خەڵکی خورافی زۆرە والله ئەوە لەوانەیە سحری لێکراوێ لەوانەیە ئەوە دێ و درنجی تێدا بێ کاکە خورافیات دەستی پێ کرد یەک شەدەیگو ئەمەش ئیلا جنێک لەوێدا هەیە ئەوە شەیاطینێکەیە کاکە هیچ شەدەیگو دێوی تێدایە باشە معقول نیە 10 بخێناوێەوە هەموو جارە حەبلەکە بە بەتاڵی دێتەوە سەدڵەکە نامێنێ کابرایەکی مەرد وەکو ئەم کوڕە گەنجە بەڕێز بە غیرەتانە وتی کوڕە کاکە بۆ خاتری خوا دێ و درنج چێکا لە ناو بیرە وەڵڵی من دەچمە ناویەوە بەڵام بیرەکە قوڵە وەرن حەبلێک لە ناو قەدم ببەستن چکەمە بیرنەوە قاچم بە ترازەیە بەردێک بەسەرما بڕوخێ بە بیرەکەمان هەموو بینیون ئەوەی بەبەر هەڵدەچندران بۆی گڵەکە نەڕوخێتە ناویەوە بیر سام ناکە قوڵە پڕ لە ئاوە
نەوەکو لە ناویا بخنچم حەبلێک بخەنە قەدمەوە ئەگە حەبلەکەم ئاوا لێکرد ڕامۆشان یعنی هەڵم کێشنەوە کەوتمە هیلاکەتەوە بەڵام بە مەرجێک ئەبێ براکەم بێ سەری گولیسەکە بەدەستی ئەوە بێ کۆراکوتیان برا دەکاتەوە غیرەتە تێدەچێت ناو بیرەوە ئێمە 50 پیاوی ئەم گوندە ئەم دێیە یعنی بەلاکەتمان لەگەڵ نەبێ بە 50 پیا و گولیسێکمان پێ ناژیرێ وتی بەخوا مەرجەکەم ئەوەیە ئەبێ براکەم بێنن وەڵا ناچەر چون براکەیان هێنا لە گوندێکی کەوتیان کاکە دوا دەڵێ لە براکەم لێرە نەبێ بەخوا ناچم وتی کاکە من دەچمە ناو بیرەکەەوە بەڵام ئامام گولیسەکە لە دەستی خۆت تونکە ئەمجا خەڵکەکەی تریش بە هەمووتان بیگرن چوە ناوە هەموو شتێک کە باسێک کراس سامێک لێ دەنیشێ ئەویش خەریب و قەنەعەتێکی بوو پەیدا بوو بێ شتێکی سامناک لەناوم بیرەدا هەبێ کابرا کە ڕۆیشتە ناوە چۆ قوڵایی سەی دەکات بەسکە مەیمونێکی تێدایە مەیمونیش فێڵبازە هەموو جارێ دۆڵکە لێ دەکاتەوە سەتڵەکان لێ دەکاتەوە گولیسەکە بە بەتاڵی ڕەوان دەکاتەوە بەس کە مەیمون کابرا بینی خۆی فڕێدا سەرشان ومدی حەبلەکەی ڕاکێشا و هاتە لێوارەوە کە بەسکە مەیمونیان بینی شتێکی ڕەژوتیان بەخواوە دێوەکەیە حەل لەوەی ڕاکە هەر هەموو خەڵکەکە ڕای کرد و گولیس ترازا بەخوا کابرا هەتا لێواری بیرەکە بە دووی براکەیەوە بوو دەستی لێبەر نەدا دڵی نەهات بەجێ بێڵێ یەک پیاو بە دەوریەوە نەما لەو تنگانەیەدا براکەی خەریب و بکەوێتە بیرەکەەوە خۆی گرتەوە و نەیهێش براکەشی نقم بێ و خۆشی بچێتە ناوە ئاخری وردەوە دەری کێشایەوە دەری کێشاوتی کاکە وەڵای ئەو بەسکە مەیمونە بۆ ئەم کارە ساتی قەوماندووە بەڵام ڕەحمەت لە خۆم و دایک و باوکم کە بیری براکەمم کردەوە بە هەر 50 پیاوی ئەو دێ پشتان بەردام لە کاتی تنگانەدا براکەم حەبلەکەی بەرنەدا لە تاوی برایەتی ئامادە بوو لەگەڵ ما بێتە ناوە یان ڕزگارم کە سەیری کە چپەندێکی جوانە چۆن خوا فەرمووی باز کرد بەهێز دەکەم بە براکەت پشتی بەرمەدە هەموو ئەوانەی کە جاری وایە برادەرن و دۆستن لەگەڵ تا لە تنگانەدا ئاخری ڕادەکا کە تین هات بەڵام براکەت پشتت بەرنادا ئاخری لەگەڵ تا دەمێنێتەوە لە تنگانەدا واز لێ ناهێنێ قەل لەسەر ماڵی دنیا خۆشەویستم هەوڵ دە برایەتیت مەپسڕێنە دوو برا لە برسانە دەچنە کەنار ڕووبارێک ڕاوە ماسیە بکەن خواردنێک بۆ خشەمی ئەو ڕۆژیان پەیداکەن جاران خەڵک هەمە خۆمان لە نەوەتەکاندا بینیمانە نان بۆژەم بوو بەداخەو خۆیان نەبینی نەوەشتیەوە ئەم دوو برایە برسیان بوتیان گوڵای هیچمان نەخواردەوە با بچین بەڵکو ماسیەک بگرین وەڵا کاکە چۆن قولاپیان دەخستە ناو زەیەکەوە ڕووبارەکەەوە لەو کاتەدا یەکێکیان داهاتەوە شتێکی زەردی بینی سەیری کرد لیرەیەکی زێڕە پارەیەکی بە نرخەوەکو $100 بدۆزیتەوە بۆ پیاوێکی فەقیر پارەیەکی ئاوا وتی براکەم ئەوم دۆزیەوە وتی ئەی لە خوا بەزیابێ کورە هەر دەوڵەمەند بووین کورە با بڕۆین لە شارە خێرا بیفرۆشین و خۆمانی پێتێکەین و پاشەکەوتی لێ بکەین ئەڵێ ڕۆیشتن 20 مەترێ دوور کەوتونەوانە ئەوەی کە پارەکەی دۆزی بۆ وتی براکەم با بگەڕێنەوە وتی بۆ وتی تۆ با بگەڕێنەوە سەر ڕووبارەکە گەڕانەوە سەر ڕووبارەکە دەستی ئاوا هەڵوەشاند و حتا هێزی تێدا بوو لیرە زیارەکەی فڕێدایە ناو ڕووبارەکەەوە فڕێدایە ناوەڕاستی ئاوەکەەوە کابراوتیەوە شێت بووی براکەی بۆت کرد کورە بۆ فڕێتدا بۆ خاتری خواوە چیت کرد وتی وەڵڵای کاکە من و تۆ یەکترمان زۆر خۆش دەویست بەو خوایە کە دوور کەوتینەوە بەرەو بازار بڕۆین شەیتان هاتە ناو دڵمەوەتی من پارە تۆ پارە دۆزیەوەتەوە ئێستاویش وەکو تۆ لەگەڵ تا دەخوا ئەو ختورەی دەخستە دڵمەوە زانیم ئەمە سەرەتایەکە بۆ پسڕانی پەیوەندی برایەتیمان واللهی کە ئەو خەتەرە بەدڵما هات تو خوا بە هەر وەک جاران برسی بین و برابین نەک من دوای منەتت بەسەرا بکەم حەل لە ئێستاوە هیچمان نەکرد بوو شەیطان و نەفس پێی دەوتم تۆ پارە دۆزیەوە ئەوە تا براکەشت وەکو تۆ شەریکە لەگەڵ تاو خۆ ئەو هیچی نەکردووە لەبەرەوە با ئەو پارە بڕوە توخوا برایەتیمان تێک نەچێ چ قسەیەکی جوانە بە برسێتی بمێنینەوە بەڵام پشت و پەنای یەک بین نەک پارەیە بکەوێتە نێوانمانەوە هەر یەکەمان ڕوومان لە یەک بێ و ڕقمان لە یەک بێ کۆتا بەسەرهاتێک کە لەم کوردستانەدا ڕوویداوە لە ساڵی نەوەتەکاندا ئەو کەسە ئێستا لە ژیانە زیندووە کە ناکرێت ناوی بێنی لەبەر کۆمەڵە مەساید باسی خۆی دەکات دەڵێ برایەکم هەبوو هەردووکمان خێزاندار و ساحەب منداڵ بووین ئەو کەبابخانەیەکی بچکۆلەی هەبوو لە سلێمانی ژیانی تەقریبەن تا ڕادەیەک زۆر باش بوو منیش ئەگەر جاری وا هەبوو نیوەڕۆ منداڵەکان نانیان دەخوارد بەخوا ئێوارە تا سبەی نیوەڕۆ هیچمان نەدەخوارد مناڵم دەڕۆیش بۆ مەکتەب لێم کردبوون بەسەرا دەموو کوڕم ئەمڕۆ ئەم دوانەتان نان بخۆن سبەینێ ئەو دوانەتان نان بخۆن هیچ کەسم شک نەدەبێت داوای کۆمەکێکی لێ بکەم منداڵەکان داوای گۆشتیان دەکرد کە بۆنی گۆشتێک دەهات ئاگریان دەگرت هەموو ساوا خێزانم حامیلە بوو دەیگوت تو خوال لە ڕای خوارە بەس یەک کوت گۆشتی کاڵم بۆ بێنی بەسمە بیخۆم بە کاڵی بێزووی بە گۆشتەوە دەکرد ڕوون کردە دوکانی کەبابخانەی براکەم پێم وت کاکەی جان ئەو ئێسقانانەی کەوا بە دەوری کەبابخانەکەەوە هەڵیت کردوون و گۆشتەکە لێ کردوونەوە ئەو ئێسقانانم بدەیتێ بیفرۆشی پێم بە هیمەت بێ بە قیمەت بێ ئەی زانی پارەم پێنێک وەڵی بەداخەوە وعدم داوە مشتریان هەیە فرۆشاوە
دەستی دەنا بەڕوومەوە جارجار شەو دەهات بۆ ماڵمان بەڵام نەک بێ شتێکم بۆ بێنێ برایەکی زۆر خراپ بوو زۆر لاسار بوو لەگەڵ ژنەکە پێ دەکەنین وەڵای ئەمڕۆ تا دوکان چوین بەخوا سەیرانێکمان کرد 3 کیلۆ گۆشتمان برژان ماڵی فڵان کەسیشمان دەعوەت کرد ئێمە خێزانم بۆ 1 کود گۆشتی کاڵ لە حەوادا هەڵدەچوو ئەویش چۆن باسی گۆشت برژان و کەباب لێدانی خوانی دەکرد لە سەیران چۆن ماڵی فڵان کەسی دەعوەت کردووە چەند هەزاری سەرف کردووە لە شتێکە هیچ بەزەیەکی بەرامبەر بە مندانە دەهاتەوە تەنان دوو جار چوون بۆ لای وتم لە خانوو دەرم دەکەن وتی وەڵی کاکە گیان جای ئینسان ئەگە فەقیر بێ حەیفە ژن بێنێ تۆ ئەگە دەزانی حاڵت وایە بۆ ژنت بوو ئەگە ژنت بوو بۆ منداڵت هێشتت ببێ هەموو جوابەکەیەوە بدەیگوت دەبوو نەتهێشتا منداڵەکان کوشتایە بۆچی هێشتت مناڵت بێگە کرێ خانوت پێ نادرێ ئامۆژگاریەکانی بۆ من ئەوە بوو سەر کۆنەی دەکردم خێزانم زۆر ئافرەتێکی ساڵحە و خواناز بوو هەردێک و قەیناکە تۆ باشتر بە بەگشت یامەچەوە ئەو هەموو جاردێ بۆ ماڵمان ئاگرمان تێبەردەدا زۆر کەس هەیە ئاوایە وەکو هیچ یارمەتێکیشی نادا باسی خۆشیەکانی خۆی بۆ دەکا قەت مەچۆ بە ماڵە کە بزانی ئاستی گوزەرانی نزمە باسی خۆشی و سەفەر و سیاحەتی خۆتی بۆ بکەی ئەوەم بەوەندە کڕیەوە و ناوماڵم گۆڕیەوە ئاوام کردووە تخوا ئەگەر یارمەتی نادەی خەمی پێم بەخشە ئەگەر پێکەنین ناخەیتە سەر ڕووی کەسێک توخوا فەرمێسک مەخە چاوەکانیەوە خۆ ئەمانت پێ دەکرێت ئەڵێ خێزانم وتی خەڵکانێک هەیە خانوو تێک دەدەن خانوو دەفرۆشن ئەو خانوانەمان دەبینی چۆن بۆ چەند هەزار دینارێک دەفرۆشران وتی خەڵک بلۆکە ساغەکان جیا دەکاتەوانێ دایانفرۆشێتەوە لە لادەکان خانوو دروست دەکرێتەوە کەرتە بلۆک و شتەکانەوە لەو فڵان شوێنە شۆفڵ فڕێداون با بڕۆین کەرتە بلۆک کۆکەینەوە لەو دەری ئاواییە لە دەری ئەو شارە بۆ خۆمان یەک کۆدە دروست دەکەین لانی کەم کرێخانەکەمان لە کۆڵ دەبێتەوە لەگەڵ خێزانمان دەستمان کرد بە کەرتە بلۆک کۆکردنەوە بەس بۆ ئەوی ژوورێک دروستکەین زۆر سوپاسی خوامان کرد بای ژوورێک کەرتە بلۆکمان کۆکردبەوە چوومە ماڵی دایکم باوکم نەمابوو وتم دایە 6 دارتان هەیە بەشی هۆدەیەک دەکا داری زۆر جوانن باخی چەمتان هەبوو بڕیوتانە بە فرۆشتن بێ بە قەرز بێ بە هەرچێک بێ بەڵکو ئەو هۆدەیە سەر بگرم و گوڵەکەی بە سەراکەم و منداڵەکانی بەرمەناوە بەخوا شەرمەزار بووم هەموو جارێکە سەری مانگ دێ لەرزم لێ دەبە کرێخانوەکە پیاوێکشم حیا و حرمەتم هەیە و کەسیش نییە پشتیوانم بێ داکەم کوتی ڕۆڵە گیان باسی فرۆشتن هەر مەکە جاتەوە بە بەشت بە ماڵەوە هەیە وەرە بیبە وتم وەڵی زۆر مەمنونم ئەوە 3 ڕۆژی کە دیوارەکەی تەواو دەکەم بلۆکەکان چونکە کەرتە بلۆکن ناتوانم بە ڕۆژە هەمووی بە قوردانێم نەوەک لە یەک بەترازێن دەبێت سەبری لێ بگرم وشک بێتەوە قوڕەکە ئەمجا دووچینی کە دانێم ئەڵێ ڕۆژێت چوومەوانێ و برادێک توێتایەکی لەگەڵ ماهێنا سەیەکەم دار نەماوە وتم کوا دایە دارەکان وتی وەڵا کاکت هاتوو دارەکانی بردۆ فرۆشتونی کوڕە بۆ خاتری خوا ئەمەشی کرد وتی وەڵی دەسەڵاتم نەبوو دارەکانیش کەوتومە دەیدەم بۆ ئەوانیشی بردووە ئەڵە زۆر خەفەتبار بووم کاوی لە خانوەکەم بە نایلۆنێکدا پۆشی بە چ ژیانێک تیا ژیاین دواتر چوومە مەنتیقەی عەربەد لەوێ خوای گەورە دەرگای کردەوە 1-2 برادەری دڵسۆزم توش بوو بردیانم لە حدودی ئێران لەگەڵ خوانە حەماڵیان پێدەکردم لەوێ فێری کەسابەت بووم جا سوبحانڵە کە خوا دەرگای ڕزقی کردەوە سەرەتاکەی خۆت نازانی چۆن کرایەوە ئەو حەماڵەی دوێنێ بووم بە بازرگان خەڵک لە ئێران و متمانەی پێدەکردم باری پێدا دەناردم بۆ سلێمانی ڕۆژ بە ڕۆژ ژیانم خۆش دەبوو هاتمەوە ناو شار باشترین خانوم کڕی براکەشم چوو بوو معاملەی ماڵات و ئەوانەی لە تورکیا کردبوو چەند سەد سەر حەیوان و گۆلکی کڕی بوو لە تورکیا هەمووی گیرە هەمووی قەرزی خەڵک بوو یەک شەونەی دەتوانی لە ماڵی خۆیان دانیشێ نە دوکانی مە نە خانووی مە نە پارەی مە ماڵ و منداڵی هاتنەوە بەر دەرگای من توخوا کابرا خۆی بزر کردو هەر شەو لە شوێنێک دەشاردێتەوە ئێمەش ماڵمان نەماوە حاڵمان نەماوە بیرم کردەوە چەند ساڵ لەمەوە بەر ئەوان چۆن ئازای ڕوحی ئێمەیان دەدا ئێستا هاتوونەوە بە دەرگاکەی من بەڵام بە خێزانی شمانی داموتی با ئێمە نامەرد نەبین با پاداشتی خراپە بە چاکە بدەینەوە وتم جا براژن ئەو مناڵانە مناڵی چێن ئەوانە برازای منن ئەی مامیان نەبێ چیان هەیە وەرن خانوەکەم گەورەیە و 2 قاتێ 1 قات بە کاملی بۆ خۆتان بەیزنی خوا کاکیشم سوحێکی بۆ دەکەین و شتێکی بۆ دەدەینەوە شتێکی لێ خۆش دەبێ هیچ کات بە چاومدا نەدایەوە جا دەڵێ باسی ئەوەش دەکە دەڵێ یەکەم خانوو کە کڕیم خانوویەکی دار بوو کە بینیم دارەکانم ناسینەوە بە کابراوتم ئەم دارە لە چێکریفتی وڵا ئەو دارانم لە براکەی تۆ کڕیوە ئەو دارانەی کە بەتەما بووم لە کەی لە خانوویەکە بوون هەر هاتنەوە ناو ئەو خانووی کە من چوومەوە ناویەوە خوا ئەوەشی نیشاندامەوە من بوومە پیاوێکی دەوڵەمەند براکەشم ئیفلاسی کرد و ئەوەی هەیبوو لە دەستیدا ئەم ماڵی دنیایانە بەڕێزان ڕۆژگارێک زەوی خڕا بەردەوام لە سوڕانەوەدایە ئەوەی لە سەرەوەی دەچێتە خوارەوەی خوارەوە دەچێتەوە سەرەوە هیچ کات لە خوا غافڵ مە بە پشت لە برا و خوشکی خۆت مەکە بۆ ماڵی دنیا ئەم پەیوەندە بەهێزە مەفەوتێن و دایکان و باوکانیش تاکید دەکەمەوە جارێکی تر
توخوا بە نازێکی زۆرتر بە بەخشینێکی ئەم لاتر بە فەزلی ئەم بەسەر ئەوە دوژمنایەتی مەخە نێوان ئەولادەکانتانەوە بە خۆماندا بچینەوە خۆمان چاکەین و خوای ئیسلاحی حاڵی هەموو لایەکمان بکە. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.